یۆرۆ لە میونشن چۆنە؟ سڵاو چاوان سڵاو لە بینەرانی کورسات نیوز هەڵبەت لە ئەڵمانیا سەرجەم شارەکان وەک وایە ئەمڕۆ لە هەموو یاریگەکان یاری هەبێت تەواوی ئەو شوێنانی کە ئامادەکراون بۆ بینینی یاریەکان ئەگەر لەو شارە ژیاری نەبێ وەکو ئێستا کە ئێمە لە بەرلینین شوێنی هاندەران لە بەیانیکی زووەوە خەڵکێکی زۆر هاندەرێکی زۆر ڕووی تێکردووە ئێمە لە یاریگای بەرلینین لێرە سبینێ یەکەم یاری ئەم یاریگایش بەڕێوە جێجا لەوەی کە ئەمڕۆ لە میونشن دەستپێکی پاڵەوانێتەکەیە ئەم شەو ئەڵمانیا لەگەڵ سکۆتلەندا یاریەکە بەڵام لە بەرلینیش جموجۆڵی هاندەرانی ئەو هەڵبژاردانەی کە لەم شارە یاریەکەن لە بەیانیەوە کەوتونەتە ناو خۆشی خۆیانەوە بە شێوازێکی جیاواز خۆشیەکانی خۆیان دەرەبڕن و ئامادەکاریەکان ڕۆژانە شتی نوێ ئەبینین ئەم تۆپیک کە لە دوای ئێمەوەی بینن ئەمە تازە دانراوە هەموو یاریگاکانی تایە لەسەری دانراوە یاریگاکانی چ شارێک یاریەکانی تێ بەڕێواچێ و وەکوەزانن لە پشتیشەوە یاریگای بەرلینە کە کۆنگری ڕۆژنامەنووسی و ڕۆژنامەنووسان لەوێ ئامادەکاریەکەن و راپۆرت و زانیاری نوێ وەرەگرن ئێمەش وەکو دەستگای میدیایی کورسات لەوێش راپۆرت و لێدوانی جیاواز وەرەگرین لێرە من هاندەر ئەبینم کە یەن بۆ نزیکی یاریگاکە بۆ وێنەی یادگاری وەکەزانن سبینێ یاری نێوان کڕواتیا و ئیسپانیا لەم یاریگایە بەڕێوەچی ئەم دوو هاندەرە لە کڕواتیاوە هاتوون بۆ هاندانی هەڵبژاردەکەیان کە سبینێ ڕوبەڕووی ئیسپانیا بێتەوە پرسیاریان لێکم لەسەر هەم ڕێخستنی پاڵەوانتێکە هەم یاریەکەیان و هەم خواستی تیمەکەیان سەرەتا لەمە دەستپێکەم first of all I want to know your opinion on the organization on the tournament. Of the organization of the tournament. Yeah. Have you seen the fan mile in Brandenburger-Tor? Yeah. This is we Croats. We are very passionate, very friendly. We are very outgoing in supporting our team. And what we saw in the fan mile here in Berlin is something that I never saw before in my life. Very good. Very good. Yeah. Do you think Croatia win the trophy? We hope so. It's possible, definitely. Maybe Croatian horse black. The Croatian what? Croatian horse black in the champion. What is a horse black? Horse black. Horse black is what team strong in the champion. You know what a horse black is? Yeah. Okay. So we can now. I think Croatia is one of the favorites here. Thank you very much. لم هاندەرە گەنجەش کە ئاڵای کرواتیای لە شانە و وەرواجلی کرواتیاشی لەبەر کردووە لێرە زۆر دڵخۆشە لەو کاتێوی کە لێرەن بە گروتینێکی زۆرەوە هانی هەڵبژاردەکەی یا لە ئێستا خۆی ئامادە کردووە کە بۆ بردنەوەی هەڵبژاردەکەی ئەمەیە پرسیار لەویش کەم کە ئەم جارە ڕێی چییە لەسەر دەستپێکردنی یۆرۆ و هەروەها یاری هەڵبژاردەکەی What do you think about the start of Euro? What do you think about the start of Euro? I don't know what you mean. پێم وایە باشی تێ ناگەم تەنها هانی هەڵبژاردەکەیە پرسیاری لەکەم لەسەر دەستپێکردنی یۆرۆ چییە Your fans on Croatia. What do you say about your team? Well, we think we are very strong, but we weren't strong all of the time. Like in the last few years, we were very strong. Like in the last World Cup, we finished third. It was very surprising for us, even though we know we are great. And in the 2008 World Cup in Russia, we were like nobody didn't even expect Croatia to maybe go past the group stage, but we did it. And can we will win the first game? I think so. I very hope so. Is this group for Croatia? What? Is this group much in Croatia? Well, our group is very hard, but I think we will succeed to qualify to the knockout stage. Yes. Thank you. Be happy to all the day. بەڵێ ئەوە لە دوانی ئەم دوو هاندەرە بوو ئەوە خۆشیەکان دەربڕن کە بڕوای بە تیمەکەی هەیە کە هەڵبژاردەی کرواتیا ئەتوانێ سەرکەوتن بەدەستبێنێ ئەتوانێ هەرچەنە گروپەکە گروپێکی قورسە بەڵام کرواتیا لە توانای ئەوەیە هەیە کە ببێ لەم گروپە بگاتە قۆناغی داهاتوو بەردەوامین لە ڕووماڵکردنی چالاکیەکانی یۆرۆی 2024 لە ئەڵمانیا لە هەموو جێگەکان ئەوەیە بینین بەردەوام ئەبین لەگەڵتانە
بۆ وەرگرتی زانیاری بەڵێ. زیاتر ئەگەر پرسیارێکتان هەیە پێمان بڵێن. کاروان وەکو بینیمان لە مۆندیالی قەتەر ژمارەیەکی زۆر لە No problem, no problem. Thank you. کورد بەشداریان کردبوو بەڵێ چاوان بۆ سەیری یاریەکان. ئایا یۆرۆش هیچ کوردێکە بینیت بێ بۆ سەیری یاریەکان؟ بێگومان چاوان کوردێکی زۆر هەیە کە ڕووی کردوتە ئەڵمانیا یاخود خۆیان نیشتەجێی شارەکانی ئەڵمانیایان لە ڕێ و زانیارێنی کە بە ئێمە گەیشتووە کوردەکانیش خۆیان ئامادە کردووە و ئەوانەشی کە وەکو لە پێشتر ئاماژەمان پێەیە کە خاوەنکارن لێرە دەستپێکردنی یۆرۆ کاریگەری ئەبێ لەسەر کاری ئەوان ینی بە شێوەیەک لە شێوەکان ئەم مانگە کاریان زۆرە سەرقاڵیان زۆرە و ئیشیان زیاتر هەبێ لەم شارە لەبەرەوەی ئەم وڵاتە لەبەرەوەی گەشتارێکی زۆر ڕووی کردووەتە ئەڵمانیا و جموجۆڵێکی زیاتر هەیە هەرچەند ئەمڕۆ کەشوهەوا جیاواز بوو وەکو خۆیان ئەڵێن بە ماوەی چەند ساڵی ڕابردوو کەشوهەوای وا لەم مانگە و لەم کاتەیە لە ئەڵمانیا نەبووە ینی لە بەیانیەوە بۆ چەند کاتژمێرێک لە بەرلین بوون بارانە باری بارانی بە خوڕەباری ئێستاش کەشوهەوا ساردە بەڵام کەشوهەوای وەرزش گەرمە گەرم و گوڕە هەمویان لە تەواویان بۆ دەستپێکردنی ئەو چالاکیە گەورەیە دووبارەیەکەمەوە دەستگای میدیای کورسات و خۆتانزان لە ناو هەرێمی کوردستان لە ڕێی ئەو چالاکیە گەورانەی کە ئامادەی کردووە و لە ئەوروپاشەوە لە ئەڵمانیاشەوە ئێمە لەگەڵتانێن بۆ گەیاندنی زانیاریەکان بەڵێ ئێمە زانیاریەکان بوو لای ئێمە زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ کاروان سپاس بۆ زانیاریەکانت.